بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عزيزان وخوشويستانم لە هەر کوێیەکان سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوای گەورەتان لەسەر بێ. السلام عليكم ورحمة الله. جارێکی تر لە بەرنامەی ڕێگای بەختەوەری لە ئەڵقەیەکی تر دەستگای ساندار هاتینەوە خزمەتتان. وێ دەکەین ئینشاءالله بەردەوام بین لەسەر کارە خێرەکانمان، لەسەر وتەکانمان، لەسەر ئەو شتانەی کە گاتە دڵی ئێوە و ئێوە سوودی لێ ئەبینن بۆ خۆتان و ماڵ و منداڵتان. وێ دەکەین خوای گەورە قبوڵی کات، ئێمە خێر بڵێن و ئێوە خێر ببیسن. خۆشەویستەکانم، جارێکتر لەم ئەڵقا باس لە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەین کە فەرمودەکە لە دوو بڕگە پێکاتوە. ئەفەرمێ پێغەمبەری خوا: ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا. ئێمە کاتێ باسی ئەمجان بە پەروەردەیانە ئەکەین، هەڵبەت پەروەردەی خۆمانەکەین و پەروەردەی دەوروبەرمانەکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دوو ڕستەی ناوازە لەم فەرمودا ئەفەرمێ: لە ئێمە نییە و لە ڕیزی ئێمە ناوەسێ و لە گرۆهی ئێمە نییە کەسێک بەزەی بە بچووکەکانە نەیە و ڕێزە گەورەکان نەگرێت. لەم ڕۆژگارەی ئەمڕۆمانە ئازیزانم، ئێمە پێویستمانە بەزەیمان بە بچووکەکانە بێت، ئەو مناڵانەی تازە پێگەن و ئەو گەنجانەی تازە پێگەن بەرەو گەورەبوون ئەڕۆن و ئەو پیرانەی کە خەریکن لە دەستمانە ڕۆن، بەڕاستی هەم بەزەی بە بچووکەکانە هەم ڕێزگرتن لە گەورەکان بکەینە سلوک و ئاکاری ڕۆژانەمان و پەروەردەی دەوروبەرمانی لەسەر بکەین. خۆشەویستەکانم، ئەو مناڵانەی کە خوای گەورە ئەیبەخشێت پێمان و ئەو گەنجا جوانانەی کە خوای گەورە لە مجتەمەعی ئێمە بەخشیوێتی پێمان، ئەمانەتی گەورەی سەرشانمانن. بەزەی هاتنەوە پێیانە و دەستگرتنیان و ئاراستەکردنیان بەرەو خێر ئەرکی هەر بانخواز و هەر کەسێکە کە ئەتوانێ بە وشەیەکی خێر بەردەوامی بەم کارە باوە، بە وشەیەکی خێر دەستی ئەم گەنجانە بگرێ و نێڵێ بەرەو ئاراستەیەکی خراپ بڕۆن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو وەسیەت مامەڵە لەگەڵ ئەم فەرمودا ئەکا: ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا. بەڕاستی بەزەی هاتنەوە بە گەنجەکانی ئیمڕۆ، مناڵەکانی ئیمڕۆ واجبی هەمومانە، چونکە ئەو زەمانەی مناڵەکانی ئەمڕۆمانی تیاژی بە حەقەت لە هەزار لاوە هێرشیان لەسەرە، لە هەزار لاوە هەجەماتێکیان لەسەرە کە بەرەو ئاراستی خراپ و بەرەو شوێنی خراپ و بەرەو سلوکی خراپ و بەرەو ئاکار و ڕەفتاری خراپ هەنگاویان پێ بندێت. بۆیە ئەرکمانە هەر یەکەمان دەستی چەند مناڵێک بگرین و هەر یەکەمان پەروەردەی چەند مناڵێک بگرین ئەستۆ و بەو لێ هاتنانەی کە هەمانە و بەو شەخێرانەی کە پێمانە مناڵەکان ئاراستە بکەین بەرەو خێر. هەر کاتێک توانیمان مناڵەکانمان ئاراستەکەین بەرەو خێر و هەر کاتێک توانیمان گەنجەکانمان ئاراستە بکەین بەرەو خێر، هەڵبەت کۆمەڵگایەکی بەرەو خێر هەنگاوەنێ و کۆمەڵگایش بەرەو ئاسوودەی و ئارامی هەنگاوەنێ. بۆیە کاتێ من لە کۆڵانەکەی خۆمانە چوار مناڵی دامەزراوی ڕێک و پێکی ئاراستەکراو بەرەو خێرە بینم، ئەو کات دڵم خۆشە بێت، چونکە دوجار مناڵەکان پیاوی کۆڵانەکانی ئێمەن و مناڵەکان پیاوانی دواڕۆژی ئێمەن و بەڕاستی کارکردن و پەروەردەکردنی ئەو مناڵانە و کارکردن لەسەریان ئەرک و واجبی سەرشانی دانە بەدانەمانە ئەوانەمان کە ئەتوانین قسەیەکی خێر بکەین و وشەیەکی خێر توانین دڵی بەرامبەرەکەمان ئاراستە بکەین. بۆیە تکاکەم لە مامۆستا خۆشەویستەکان، هەموو مامۆستانەی کە کاتەکانیان ئەتوانن بڵێن بەدەستوەیە و ئەتوانن لەو کاتە مناسبانە ئیسفادە بگێنن، با هەریەکەی چەند مناڵێک لە خۆمان بگرین و هەریەکەی ئاراستی چەند مناڵێک بکەین بەرەو خێر تا کۆمەڵگایەکی دامەزرا و ئاسوودە و ئارام بنیاد بنین. دوجار هەر ئەم مناڵانە بەرەو گەورەبوون هەنگاو ئەنێن بۆ ڕێزگرتنی گەورەکان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا فەرمی لە بڕگەی دووەمی حەدیسەکە فەرمی: وەیوەقر کەبیرەنا، ڕێزگرتن لە پیرەکانمان. ئەزیزان و خۆشەویستان، ئەو هەنگاوانەی کە ئێمە ئەینین بە دڵنیاییوە بەرەو گەورەبوون و بەرەو پیربوون ئەڕوات، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم وەسیەتەشا بە گوێچکەمانە کە ڕێز لە پیرەکان بگرین، چونکە خوای پەروەردگار لە ئاسمانەوە شەرمیان لێ ئەکا کاتێ ڕیشی سپیانە بینێت، شەرمیان لێ ئەکا کاتێ موو سپی دەموچاو و مووی سپی سەریانە بینێت. بەڕاستی گرنگە ئێمەش وەکو ئینسانێک، وەکو مرۆڤێک، وەکو کەسێکی ئینسان دۆست و مرۆڤ دۆست کار بکەین لەسەر ئەوەی کە ڕێزم پیرانە بگرین و ڕێزە گەورەکانمان بگرین. بۆیە ڕێزگرتنی گەورەکانمان وەکو ئەرک و واجب ئەبێ مامەڵەی لەگەڵا بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەئکید دەکاتەوە لێمان: وەیوەقر کەبیرەنا، ڕێزگرتن لە گەورەکان و وەکو بڵێ لە سەر چۆک دانیشتن لە خزمەتیانە و لە کاتێکا پێویستیان بە ئێمەیە دەستیان بگرین و لە کاتێکا پێویستیان بە ئێمەیە ئامادە ساز بین لە خزمەتکردنیانە، پێویستەکە ئامادە بین و هاوکار و پشتیوان و وەکو بڵێ دەستباریان بین.
ئازیزان و خۆشەویستانم، ئەم بەرنامە پەروەردەیانەی کە باسی ئەەکەین بۆ خۆمانە یەکەم جار، دوجار بۆ هەموو کەسانێک کە گویان لێمانە ئێمە چی ئەەکەین لە کۆمەڵگا، منێکی بانخواز و کەسێکی مامۆستا و کەسێکی داعی و کەسێکی ترکە کوشەیەکی پێ ئەتوانێت خێربگەێنێت چی ئەکا؟ ئایا دائنی شەو دەسەگرێ بە کڵاوەکەی خۆی و ئامادە نییە هەنگاو بنێ بەرەو ئاراستەکردنی کۆمەلگا، یان ئامادەیە و ئامادە سازە و بە هەموو شێوازێک هاتوتە مەیدان و ئەیوێ کۆمەلگایەکی بەختەوەر، چونکە دوجار ئێمە لە کۆمەلگایەکە ئاژین هەمومان لازم و مەلزومیەکین. عەزیزەکانم، ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر دەستی پیرێکت گرت و پەڕانتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، یاخود هاوکاری پیرێکت کرد و دەستیت گرت و پەڕانتەوە، بەڕاستی خێرێکی گەورە ئەنجامەدەی بۆ خۆت، دوجار خوای گەورە دڵنیا بە کەسێکت بۆ مسەخەرەکە کە خزمەتت کا. بۆیە ئەزیزەکانم، ئەم فەرمودانەی کە ئێمە هەڵی ئەبژێرین و ئەیگەین بە دڵی ئێوە و بەگوێ ئێوە دڵنیا بن، هەمووی فەرمودەیەکن ئاراستەمانەکە بەرەو خێر و ئاراستەمانەکە بەرەو ئەوەی کە کۆمەلگایەکی دامەزرا و کۆمەلگایەکی پڕ لە خێر و پڕ لە بەها. بۆیە بەها کۆمەڵایەتەکانی ئێمە پێویستەکە ڕەچاو بکرێن، بەهای مناڵەکانمان ئەو نیعمەتە گەورەی کە خوا بەخشیوێتی پێمان و کۆمەلگای ئێمە ئەلحەمدولیلا کۆمەلگایەکە ئەتوانم بڵێم کۆمەلگایەکی گەنجڕەنگ و کۆمەلگایەکی وەکو بڵێ سادە مامەڵەکرد لەگەڵ حاڵەتەکانی خۆیان خوای گەورە وەکو نیعمەت داوێتی بە ئێمە و ئێمەش بێ وەکو نیعمەت مامەڵەی لەگەڵا بکەین. بۆیە بەگوێکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەگەیاندنی ئەو کەلیمە جوانانە و وەگەیاندنی ئەو ئاڕاستە جوانانە بە دەوروبەرمان ئەرک و واجبی سەرشانمانە. خۆشەویستەکانم، مناڵەکانمان ئەمانەتن لە گەردنمانە، گەنجەکانمان ئەمانەتن، لادانیان لە شوێنی خراپ و لەو شوێنانەی کە هەڵیانە دێرێ لە ڕاستیە واجبمانە. بۆیە دەستگرتن و ئاراستەکردنیان جارێکی تر ئەڵێن دەستگرتن و ئاراستەکردنیان بەرەو خێر دوجار ئێمە خێرمان دەسەکەوێ. ئازیزانم، ئێمە زۆر جار وتومانە کاتێک کوڕەکەی تۆ باشە بۆ من باشە، چونکە ئەکرێ زاواکەی من باش بێت، کاتێک چەکەی تۆ باشە بۆ من باشە، ئەکرێ لە ڕاستیا بووکەکەی من باش بێت، کاتێک چەکەی من باشە بۆ تۆ باشە، ئەکرێ سبەینێ بووکەکەی تۆ بێ و بووکەکەی تۆ باشە، کاتێک کوڕەکەی من باشە و ئاراستەی خێری وەرگتووە بۆ تۆ باشە، چونکە ئەکرێ زاوایەکی تۆ بێ و کوڕێکی تۆ بێت. بۆیە عەزیزەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داکۆکی ئەکا لەم ئاشتەواییە کۆمەڵایەتیە و لەم جوانێ کۆمەڵایەتی لەناو کۆمەلگا. ئیتر هەرچیەک بیت گرنگ ئەوەیە تۆ کەسێکی باش بیت و کەسێکی دامەزرا و مناڵێکی ساڵح و پیاوێکی پیری بە حورمەت و بە هەیبەت و بە شەهامەت لە ڕاستیا دروست بێ لە کۆمەلگای ئێمە. بۆیە لەیسە منا من لەم یەرحەم سەغیرەنا وەیوەقیر کەبیرەنا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکی تر ئەم وەسیەتە هاتووە بە گوێچکەمانە، لە ئێمە نییە کەسانێک بەزەیان بە مناڵەکانان نیە و دوجار ڕێزە گەورەکان نەگرێت. کەواتە کاتی ڕێزە گەورەی کە گرین ڕێزە خۆمانەگرین، چونکە دوجار ئەگەر خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەنمان، ئێمەش هەنگاوە نین بەرەو پیری، هەنگاوە نین بەرەو گەورەبوون، هەنگاوە نین بەرەو ئەوەی کە ئیتر کەماڵ ببین لە تەمەنا، تەواو ببین لە تەمەنا. بۆیە خۆشەویستەکانم، جارێکی تریش تاکید دەکەینەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوای فەرمووە لە گرۆهی ئێمە نییە کەسانێک بەزەیان بە مناڵەکانان نەیە و ڕێز لە گەورەکان نەگرێ. ئومێد دەکەین ئێمە بەزەیمان بە مناڵەکانمان هەبێت و ڕێزیش لە گەورەکانمان بگرین. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته.